بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. بێگومان دابەش نەکردنی موچە و هۆکارەکانی و لێکەوتە خراپەکانی لەسەر ژیانی موچەخۆران و هاوڵاتیان و بازاڕ بەگشتی بەڕوونی لە هەرێمی کوردستان دیارە. بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵ نۆ مانگ 6 ڕۆژ و زیاترە. حکوومەتی عراق دەستی کردووە بە دابەشکردنی موچەی مانگی 12 فەرمانبەرانی خۆی، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی کەمتەرخەمیەوە هێشتا موچەی مانگی دی فەرمانبەران دابەش نەکراوە. ئەم بابەتە گەنگەشاکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتوو گوڵاڵە سدیق شارەزای دارایی و بانک کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. گوڵاڵە خان بەخێر بیت. سپاس دەکەم کاکدان. هۆکار چییە لە عێراق ئێستا مانگی 12 موچە دابەشەکرێەوە نیە دەستکراوە بە دابەشکردن و بە ڕێکارە ئیداریەکانی. هێشتا لە هەرێمی کوردستان موچەی مانگی دە دابەش نەکراوە. ئەمە هەر بەڕاست کەمتەرخەمیەکە لە هەولێرە یا لە بەخایە؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی پێم. لە ڕاستیدا پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو حکایەتی ئەلف لێلەوە لێلەی لێ هاتووە یاکو ئەو قەوانە مەشخوڵتەی لێ هاتووە کە ماوەی 10 ساڵە ئێمە لێ ئەدەینەوە. یعنی ئێستا من دوێنێ و پێرێ مقابلەی مناڵێکی تقریباً 11 ساڵان بینی زۆر جوان باسی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستانێک کرد. یعنی ئەم پرسەوای لێ هاتووە ئەوەندەی قسە لەسەر کراوە لە منداڵێکەوە هەتاوەکو کەسێکی بەتەمەن کە تەقاعود بۆ ئەمانە ئەم پرسە لە بەلایەوە ئەتوانێت زۆر بە جوانی بۆت گەنگەشە بکە. لە ڕاستیدا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەهۆی ئەو فەشەلە ئیداری و دارایە هێنامان بەهۆی پرسیینەوتەوە ئێمە ئەبینین دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە هەر ڕۆژی دوێنێ لایە لە کەناڵی ڕوودا و کە یەکێکە لە کەناڵەکانی سەر بە کەسە دیارەکانی ناو دەسەڵات باس لەواکە لە کۆی 10 ساڵی ڕابردووە کە 120 موچە ئەکات حکوومەتی هەرێمی کوردستان تەنها توانێتی 58 موچە بەڕێک و پێکی بات. باقی موچەکانی تری کە 62 موچە ئاکات زوربەی زۆری پاشەکەوت کراوە، بەشێکی زۆری بڕاوە، بەشێکی زۆریشی کە هەر نەدراوە. یعنی ئەمە بەهۆی ئەو شکستە دارایی و ئابووریە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پرسی نەوتا هێنای کە سەری کێشا بوو ئەوەی کە ڕۆ بچێت، چونکە پرسی دارایی و ئابووری ئەوە نیە تەنها موچەخۆران لێ زەرەرمەند بن، هەموو تاکێکی کۆمەلگا لێ زەرەرمەندە. و ئێمە لە عێراق کاتێک کە ئەبینین عێراق سەرڕای ئەو گەندەڵی و ئەو بەشبەشێنەی کە هەیە لە عێراقا، بەڵام ئەوان دەستیان نەبردووە بۆ پرینسیپە ئیداریەکان، دەستیان نەبردووە بۆ پرینسیپە دارایەکان، ئەوانەی کە بڵێن بنەمای ئیداری و دارایین لەوێ و خۆی جێبەجێکرێت. چونکە ئێستا بۆچی لێ ئێستا دەستکراوە بە دابەشکردنی موچەی مانگی 12 چونکە لە 20 مانگا بیستی 12 حساباتی ئەم ساڵ داخرێت لە بوێ ئەنێتە ساڵی عوتڵەکانیش دەست پێکا زانی لە 25 12 عوتڵەکان دەست پێکا پێێنێنە ساڵی دارایی تازەوە. بەڵام بەداخەوە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ساڵی ڕابردوومان بینی 3 موچەمان فۆتە، لە ئێستاشە ئێمەوە ئەمڕۆ 3/12 هێشتا موچەی مانگی دەمان وەرنەگرتووە. و ساڵانی ڕابردوو یعنی کە شتێکی زۆر شاز بوو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە پەیڕەوکرا. بۆ نمونە موچەی مانگی 12 لە مانگی یەکا وەرەگیرە کە ئەمە کوفرێکی داراییە، چونکە تۆ ئەبێ حساباتی ئەو مەساڵەیە لە سیوەکی 12 بەلایەنی زۆرەوە قەپاتێکی لە یەکی یەکە پێێنێتە ساڵی دارایی تازەوە. باش ئێمە سەرەوەی کە لە 2012 عراق هەموو شتێک کۆتایی پێێنێ ئەم دوو موچەی کە ماوە دەرە موچی یەکەمیش کە مانگی دێ هێشتا بەڵە دیارنیە. بەڵام باس لە کۆمەڵێک مستەڵح کرد گوڵاڵە خان، پاشەکەوت و لێبڕین و خۆ گونجاندن و ئەم بابەتانە هەر بەڕاست لەو علمی کە ئێوە چەند ساڵ خوێندوتانە لە زانکۆ لە بواری ئابووری و داراییە ئەم وشانە بۆ حکوومەت جێی ئەبێتەوە، بۆ موچەی فەرمانبەران جێ بێتەوە؟ قوربان ئەمە لە کاتێکە ڕاست ئەبوو ئەگەر ئەمە طبعا ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین مستەڵەحی نامۆی هێنایە ناو قاموسی ئیداری و
مالی هەرێمی کوردستانەوە یەکێک لەوانە پاشەکەوتە ئەمە لە کاتێکە ڕاستە بوو ینی هەموو حکوومەتێک بە قەیران تێپەڕێ بەڵام کاتێک بۆ نمونە ئەگەرێمە وڵاتی یۆناان بە نمونە بهێنینەوە کاتێک کە موچەکانی بە تەواوەتی نەدا بە خەڵک بەڵام ئەم هاوڵاتیە حساب بانکیەکی هەبوو ئەم موچەیتیا پارێزراو بوو ئەیتوانی مامەڵی پێ بکە بەڵام بەداخەوە ئێمە بە هیچ بەبێ بوونی هیچ حساب بانکیەک بەبێ ئەوەی هەتاو کەستە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئەم موچە خۆرانە ئەوەندە استحقاقیان لە لای منە هاتوون موچەکانمان پاشەکەوت کراوە ئێمە لەم کابینەیە شابینیمان کە ناوی لێبڕین ئەگەر ئەوە پاشەکەوت بێ و ئەمەلێکت بە گەڕانەوەی هەبێ ئەوە لێبڕینەکە هەر بڵێ قەتع کراوە هەرمانزانی چوە چ بابێکەوە لەبەر ئەوە یعنی ئەگەر بێت و هەر حکوومەتێک بە ناچاری دەستبەرێ بۆ پاشەکەوت بەڵام ئەبێت ئەم پاشەکەوتە وەکو ئەمانە دوابێ لە لای حکوومەت لە ناو حساب بانکیەکە لای هی ئەو هاوڵاتێ بێت یای ئەو موچەخۆرە بێت پارێزرا بێ موچەخۆرەکە بتوانێت نەتوانێت بە کاشی ڕای بکێشێ بەڵام بتوانێت مامەڵەتداریەکانی خۆی پێ بکات. باش لە یاسای چاکسازیشە ینی بڕگەیەکیان خەڵک باسی ئەمە کرا کە هەژمارێکی بانکی بکرێتەوە ئەو کاتە هەژماری بانکی نەبوو بەڵام دواتر حکوومەتی هەرێم هەژماری منی دروست کرد هەر بەڕاستی ینی ئەگەر حکوومەتی هەرێم نیەت پاک بێ و خەمی موچەخۆرەکانی خۆی هەبێ بۆچی یەکێک لەو خاڵانەی کە ئەم پاشەکەوتێ نەیخستەناو ئەم هەژماری منەوە بڵێ ئەوەی هەژماری منی هێ لێرە بەدواوە ئەگەر غەرامەیەکی هاتوو چۆ کری ئاو کارەبا مرج نییە 100% بۆ نمونە 120 130 150 لە 100 کاگدا بنمونە یعنی سیرکە ئەگەر لە کاتێکە سیرکە باسی ئەو هەژمارت کرد لە ڕاستیدا ئێمە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بردووە بۆ پرۆژەی هەژماری من خۆی بەکارێنانی کاژ لە هەموو وڵاتانە کەم بۆ تۆ ئەگەر ئێمە ئەم وڵاتانی دەور و پشتمان کە لە شەرقی ئەو سەتان ئەمانە بە نمونە بهێنینەوە ئەبینین یعنی مامەڵەکردن بە کاشەوە زۆر کەمی کردووە بەڵام لە کاتێکە حکوومەتی هەرێم دەستی بووە ئەم پرسە بردووە کە بێ متمانەیەکی زۆر لە نێوان حکوومەت و موچەخۆرە هەیە بە تایبەتی لە پرسی موچەیە لە پرسی پارەیە هەژماریش بۆ چیەکرێتەوە بۆ موچەیە بۆ پاراکرێتەوە لە ڕاستیە چونکە لە ئێستادا هاوڵاتیان حسابی شخصی خۆیانیان لە بانکەکانی هەرێمی کوردستان هەیە پارەکانیان پێ نادرێتەوە چجا ئەوەی تۆ موچەکە دلای حکوومەت بێ بۆ نمونە ئەگەر بەهاتایە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار من باسی ئێمەشم کردووە ئەم هەژمارەی لە ناو بانکە حکوومەکانە بکرداتەوە و بەهاتایە پاشەکەوت و لێبڕین و خۆگونجاندن و ئەمانەی بخستاتە ناو ئەم هەژمارە و بە منیشی بوتایە ناتوانانی بە کاشی ڕایکێشی چونکە ئەو ئەیتی ئێمانە ئەتوانێت بەرمەجە بکرێت وا بەرمەجە کرێت کە تۆ لە توانین لەو ڕەنجە زیاتر ئەو پارەی ڕابکێشی بۆ نمونە تۆ توانی ماگانە موچەکە چەنە بەس بڵێ بتوانە موچەکەت لێ ڕابکێشی ئەگەر ئەمانەی بکردای یعنی من دڵنیا بووم لەوەی کە خەڵکی موچەکەشی ڕان نەئەکێشایە و ئەبوو بەدەسمایە بۆ بانکەکە بەڵام لە کاتێکە هاتووە لە نێوان حکوومەت و هاوڵاتی ئەو پەڕی بێمتمانەیە گاپێکی گەورە لە نێوان هاوڵاتی و حکوومەتە هەیە کە دەستیشی بردو بۆم پرسە لە ناو بانکە تایبەتەکانە کردوێتەوە کە ئەم بانکە تایبەتانە ئێمە چەندین نمونی بانکی تایبەتمان هەیە لە عێراق و هەرێمی کوردستانیشە هەیەنە سەرمایەکەیان کوردی بووە هەیەنە عێراقی بووە فەرعیان لە هەموو محافزەکانە هەبووە کە ئیفلاسیان کردووە یان ئیشاری ئیفلاسیان کردووە پارەی ئەو خەڵکە تیاچووە ئێمە بینیمان چەندین کۆمپانیای تریش کە پاریان لە خەڵک کۆ کردوێتەوە لە غیابی ڕقابەیەکی مالی بتەوە ئەم کۆمپانیانەش پارەی خەڵکیان نەداوەتەوە کەواتە خەڵک متمانەی بەکردەیە تایبەتەکە نییە بۆیە خەڵک یعنی سەر ڕای بێموچەیەکەشی ئەوەی بەلاوە ناپەسەندە کە ئەو هەژمارە لە ناو بانکێکی تایبەتان باش ئەمە خەڵک بەڵام حکوومەت بوو وەک نیازپاکیەک یعنی ئەمەی نەکرد ئەو پاشەکەوتی نەخستە سەر و هەژمارە ئەسڵن بۆی خەڵک هان بە ینی زۆر بە خۆشحاڵیەوە هەژمارە دروستکە ڕاستە یعنی ئەگەر بهاتە ئەوەی بکردایە من وەک پێشووتریش باسیەوەم کرد یعنی خەڵک من یەقینم هەبوو کە خەڵک پارەکەی خۆشی ڕانائکێشایەوە چونکە ئەمە متمانەیەکی دروستە کرد چکە دروستکردنی متمانە کاتی پێویستە بەڵام من بێم هەموو ئەمانە بەلاوە بنێم و سەرڕای ئەوەی هیچ حسابێکی بانکێکیش نەکەمەوە کە تو ئەو هەموو قەرزانی کە لە لای حکوومەتە بێخەمە سەر ئەوە هەژمارەیە پێت بڵم وەرە لەم بانکە تایبەتانە بڵێن هەژمارکەرەوە من حەزەکەم یەکشت بڵێم ئێمە نزیکەی 1,200,000 موچەخۆرمان هەیە لە هەرێمی کوردستانە یعنی ئەگەر بێت و ئەگەر موچەش هەموو 30 ڕۆژژارێک دابەش بکرێت یعنی هەموو 30 ڕۆژژارێ نەوێ بە 40 ڕۆژ و 50 ڕۆژۆک و ئێستا بەڵێ یعنی ئەگەر بە معدەلی هەر دەڕۆژارێک 100,000 موچەخۆر ئەمە 1,200,000 موچەخۆرمانەیە بە معدەلی وەریگرە لە ماوەی 30 ڕۆژەکە 100,000 موچەخۆر موچەکەی یەکی 10 ڕۆژ
تەخیر ببێت لە ناو بانکەکە ئیتر ئایا خۆی بووی ناچێت ئایا پێویستی پێینێ ئایا مەبلەغەکە زۆرە ئەبێ بە چه سەرمایەک بووە بانکە تایبەتانە یعنی لەم بەڵێ سوودی لێ وەرەگرن هەر ئێستا بۆ نمونە تەخیرکردنی ئەم 1961 ملیار دینارێک کە ئێستا هاتووە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەڵێ وەری ناگرم ئێمە ئەگەر زەنێکی خراپ بەرین لە ڕاستیە ئەمە ئەگەر لە بانکێکی تایبەت تابێت ئەوە ئەو باخاوەنی ئەو بانکە تایبەتە ئەتوانێت ئیسیفادە لەو بڕەپارەیە بکات ڕۆژانە بەڵێ ڕۆژانە توانێت بەڵام وا بزانم ئەوە لە ناو بانکی تایبەتانی ئێستا هەر لە حسابانکەکەی بەڵام ینی ئەم مەبلەغە پارانە کە بن بە وەدایع بە وەدایعی لەیلیان بۆ حسابە ئەتوانن هەزار ئاڵوگۆڕی پێ بکەن یعنی من لە دیمانی تریشا باسم کردووە لە کێشەی بینی کۆمپانیایەک لەگەڵ بانکێکە کە لە سلێمانی بوو کۆمپانیاکە کە پارەیاوە بە بانکەکە بووی حواڵەکە 2 ڕۆژ تەخیر بووە یعنی 2 ڕۆژ هاتۆ محاکەمەی دنیای لەم بانکە گرتووە داوای تعویزاتی لێکە جاوەرە بڕەپارەیەکی وا زۆر کە ئێمە لە مانگی دوا بینیمان موچەکەمان کە لە بەغدادیشەوە هات بە بارمتە گیرا و لە مانگی هەرچی شابینیمان ینی چەند ڕۆژێک ینی بە بارمتە گیرا 10 ڕۆژێک بە بارمتە گیرە ئەموو ئەمانە ڕاستە تۆ ینی بەڕووکار یا بەڕووکەش ئەوە ئەبینی کە عینادێکی تایە بەڵام لە پشتی عینادێکشەوە منفعی شخصی تایە بۆ بانکەکان. گوڵاڵە خان لە کاتی هەڵبژاردنەکانە بابەتی تەوتین زۆر گەرم بوو و بوو بۆ پرۆسەیەکی هەڵبژاردن من زۆر جار ینی دیقەتی جەناتمەیە لە ئەکاونتەکەی خۆت لە هەم لێدوانێک وەکو بڵێ ببوویتە یاریزانێک لەو بوارەیە کە زۆر سەرسەختانە لەسەر ئەم بابەتە قسە دەکرد و دیفاعتەکرد لەوەی کە ئەمەی سلێمانی کۆتاییات و تەوتی نەکرێ هەر بەڕاست تەوتین لە سلێمانی چی لات؟ قوربان سیرکە ئێمە پرسی تەوتین دەست خۆش بێ بۆ پرسیارەکە کردت یعنی ئێمە پرسی تەوتین کە من دیفاعەکەم کردووە دیفاعەکە لەو ڕۆ بۆ کە هەندێک کەس زووتوانە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم ناتوانرێم تەوتینە بکرێ بەڵام ئێمە بە پێی بڕیاری محکەمەی فیدراڵی باس لەوە کە ئێمە بڕیارێکی محکەمەی فیدراڵیمان هەیە کە لە مانگی 2024 دەرچووە و تەوزیحێکی محکەمەی فیدراڵیمان هەیە کە پشتی بەستووە بە کتابێکی بانکی ناوەندی عێراقی ئەمیش لە 3/7 دەرچووە لە هەردوو کتابەکەیە کە ئاڕاستیەکەم بڕیاری محکەمەی فیدراڵەکە کە بۆ هەرێمی کوردستان دەرچووە و کتابەکەش بۆ هی تەوزیحەکە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە لە هەردوو کتابەکەیە باس لەوە ئەکات کە محافظەکان مدیر عامەکان بەبێ گەڕانەوە بۆ وحدەی ئیداری یان بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانن موچەکانیان داتا و زانیاری موچەکانی خۆیان بۆ نمونە ئەمە فەرمانگەی ئەلفا مدیرەکەی ئەتوانێت داتا و زانیاری موچەخۆرەکانی بنێرێ بۆ بەغداد یا بۆ بانکی کە تیا تەوتی نەکرێ بۆ حسابانکیان بۆ بکرێتەوە لە ڕێگەی کارتێکەوە لە من کە دیفاعم کردو دیفاعم لەو کردووە کە ئەمە ئەکرێت وە کە کرا وەکو کەرەستێکی بانگەشەش بەکارێندا من ئێستا هەر کەسێک هەر حیزبێک هەر لایەنێک پاشەکەوتی موشەم بۆ بگەڕێنێتەوە کاکدانا باوەڕکە دیفاعیەکەم گرنگ ئەوەیە کە هاوڵاتیان یا موچە خۆران ئیسیفادە بکات بەکوێ گەیشت بەکوێ لەم ڕۆژانە کتابتر بڵاو بۆوە لە هەڵەنە بە مزانکۆی پۆلەکەوانە بوو کە باز لەوەکرێ فەرمانبەرەکان تەمچون هەژماری من ئەوە بکەن یعنی لەوەی کە باز لەوە ئەکرا جێگری پارێزگار کتابی کردووە بۆ بانقی با بڵێن ناوەندی عێراق و باز لەوە ئەکرا فەرمانگەکان وا خەریکی تەوتین لە سلێمانی هەستەکەی پاشەکشەیەکی وێسە خەریکی هەژماری منن سیرکە قوربان با ئەمە دووشت لێک جیاکەینەوە بڕیاری سیاسی لەگەڵ بڕیاری ئیداریە ئەوەی تەوتینەکە لە 100% بڕیارێکی سیاسی ئەم سنوورەی پێویستە بەڵام ئەو کتابی کە زانکۆی سلێمانی بڵاو کراوەتەوە ئەو بڕیارێکی ئیداریە کاتێک کە بڕیارێکی ئیداری لە سەرۆکی حکوومەتەوە دەرئەچێت ئێمە ئەزانین بە واقعی حاڵ ئێمە دوو زۆنین یعنی ئەو قسانی کە سەرۆکی حکوومەت ینی هەر شتێک خۆمانە زانین کە دەسەڵاتەکان لە دێگەڵەوە کراوە بە دوو یعنی دوو زۆنین هەر کەسێ حاکمی والله ئەبێ من بە نسبەت خۆمەوە من ناڵێم بەداخەوە من حەزەکەم بە تەواوەتی ببین بە 43 بە 57 یعنی لە هەندێک کێشەم نەجاتمانە بێ کاکدانا لە ڕاستی یعنی ئەگەر ئێمە سەیری سلێمانی بکەین لە هەتا ئەو کاتی 43 بە 57 بوو من ڕۆژێکیان لە کەناڵێکی ترا چاوپێککەوتنێکەوە بووی لە بێژێرەکە یان پێشکەشکارەکە باسی لەوە ئەکرد ینی چەندین پرۆژەی زەخم لەم شارە کراوە بەڵام مردار بووتەوە
لە دوای ساڵی 2014ەوە بەڵێ لە دوای ئابووری سربەخۆ یعنی پرۆژەکە بەردی بناغی دانراوە یعنی ئەقل تەسەوری ناکا کە ئەم پرۆژانە وڵاڵەخان لە سلێمانی داهات نییە یعنی داهاتی ناوخۆ و مەرزەکان نییەوە لێرە ناتوانێت بۆ تەواوکەم ئێمە بعد دوو کتابەکە یعنی ئەوان کتابی ئیداری بوو کە شۆڕ کرابووە شۆڕەکرێتەوە ئەمیشی پێ ناکرێمە بستەوەی بڵێ بەدڵنیاییەوە ئەمە پێویستیمان بە بڕیارێکی سیاسی هەیە لەم سنوورەیە بۆ پرسی تەوتین کاکدانەگەیان بە بڕوای تۆ ئەدرێ و بڕیارە سیاسی یا دراوە ئیشی پێکرێت ئەو بڕیارە سیاسیە بە حکمی ئەوەی کە ئێمە کتابێکمان هەبوو هیچ جێگری پارێزگاری سلێمانی کاکشاهۆ ناردوێتی بۆ بەغداد ئەمە نێتێکی باشە هەبوو بۆ جێگر بۆ پارێزگارنا بۆ بانقی ناوەندی بۆ وەزارەتی دارایی نەناردووە سیرکە قوربان بانکی ناوەندی سیرکە ئێمە پرسەکەمان پرسێکی بانکیە وەزارەتی دارایی بڵێن لایانی جێبەجێکارە ڕاستە لایانی جێبەجێکارە بەڵام بانکی ناوەندی بۆ ئەوەی ئەو بانکانە دەستنیشان کە کە حکوومەتی هەرێم بتوانێت تەوتینی تیا بکە حەز دەکەم یەک زانیاری تر بە جەنابەت بڵێم لە یەکێک لەو بانکانەی کە هەژماری منی تیا کراوە من یەکێک لە فەرمانبەرەکان تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا ئێستا ئێمە زۆرێک لە ئەوانەی کە هەژماری کارتی هەژماری منیان هەیە و موچەشیان پێ وەرگرتووە هەم لە مامۆستایانی زانکۆم هەم لە هێزەکانی ئەوانەی خۆمان زانین ئەوانەی کە لە سنووری سلێمان زیاتر وەزارەتی پێشمەرگە و ئەوە دەستگا ئەمنیەکانن کە هەتاکو ئێستا بە کارتەکە هەژماری من موچە وەرەگرن وتی هاتوون داوای داخستنی حسابی هەژماری منەکە ئەکەن وتی ئێمەش بەرزمان کردوتەوە بۆ سەرپەرشتیارانی هەژماری من و ئەو وەزارەتی کە مختصە بۆ موچەخۆرە ئەوان وتوانە با ئەو موچەخۆرە خۆی بێتە لامان بۆچی ئەمانە داوای داخستنی هەژماری من لە سلێمانی شەکەن ئاگادار نیم ئاگادار نیم بەڵێ بینە سەرۆی کە لێم پرسیید باسی 20 زەمان کرد 761 ملیار دینار عراق داردوێتی حکوومەتی هەرێم وەری نەگرتووە جارێ ئەپرسم حکوومەتی هەرێم ئەگەر وەری نەگرێ حکوومەتی عراق ئەتوانێت پارێ سەحب بکاتەوە سیرکە ئەتوانێت سەحبی کاتەوە مادام پاپارەکە ئەگەر بە تەواوەتی هاتی بێتە سەر ڕقم حسابی بانکی وەزارەتی دارایی لە ناو بانکی ناوەندی عێراق لقی هەولێر خۆی ئەتوانێت سەحبی کاتەوە بەڵام من دڵنیام کە حکوومەتی عێراقی سەحبی ئەو پارەیە ناکاتەوە چونکە دائیمان ئێمە سەرڕای هەموو ئەو بێمروەتی وەکو بڵێن لە حکوومەتی هەرێمەوە بینیمانە هەر ئەوان وەک بەرپرسیارانە مامەڵەیان کردووە یعنی بالنەتیجە و من قەناعەتم بەوە هەیە کەوان ئەو بڕە پارەی ئەنێرن لە خۆشی هەرێم بەرپرسیارانە مامەڵی کردووە نەخێر حکوومەتی عێراقی بەرپرسیارانە مامەڵی کردووە و من دڵنیام ئەو پارانی کە ئەوانش ئەینێرن بە خۆشی خۆیان ناینێرن لەژێر زەختە ئاینێرن زەختە ئایا هی ئیقلیمیە یای نێودەوڵەتیە بۆ ئەوەی چونکە نایەنەوە ئەو ئارامێکە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی هەرێمی کوردستان سنتەرە بۆ هەندێک وڵات خۆمان زانین یعنی استراتیژە بۆ هەندێک وڵات لەبەرەوە نایەنەوە ئەو استراتیژەی خۆیان ئەم 1960ەکە حکوومەتی کاربڕەکەری هەرێم و تێمە وەری ناگرین تەنانەت باس لەوە ئەکرا کە زەخت و زخۆ دەکەن لەوانەیە لە پرۆسی سیاسی و لە حکوومەت و لە چی لە عراق بکشێنەوە ناکشێنەوە مەبستم باسە لەوە دوایوتیان ناتەی سامی بەڵێنی یاوە بۆ لەسەر بۆستن چەند ڕۆژێک من لە مناقەلە لە وەبەرێنان بۆ تەشغیلی حەلی ئەەکەم دەنگۆیەک بڵاو بووە کە 400 ملیار بۆ هەر سێ مانگەکە ئەنێرێ باشە کاکدانات مەبستم ئێستا حکوومەتی هەرێم تۆ باواز لەو بینین ئەو 400 ملیارەکە 133 ملیارەکە بۆ ڕمانگێک ئەگەر عراق نینێرێ هەر بەڕاست گوڵاڵەخان حکوومەتی هەرێم بە داهاتی ناوخۆ بە نەوت پارەی ئەوەی لەبەردەستانیە تەکمیلی ئەم موچێ بکە بۆ مانگیدا پرسی داهاتی ناوخۆ لە هەرێمی کورسانە بۆ بە مەتەڵ چۆن ئێمە لە کاتێک ئەو مەتەڵە توی شارەزای ئابوورێ بێبیزانی قوربان وەڵی کەس سەری لە دەرناکاتە یعنی ئێمە لە کاتێکە کە خۆمان نەوتمان ئەفرۆشە تاوکو بەڵێ هەتاوکو کە بڵێن بە بڕیاری دادگا مەنعکرا ئێمە مانگانە هەمومان ئەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 325 میلیۆن دلار مەقتوع ینی دلار بەرز بواە نزم بواە ئەوان لە بانکە تایبەتەکانە بەس نرخێکی سابتیان گۆڕیەوە لەوەشە ئیسیفادیانە کرد بانکە تایبەتەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئێمە 350 میلیۆن دلاریش حساب بکەین و بە 150 هزاریش دلارەکە بشکێنەوە با بڵێن نزیکەی 500 ملیار دیناری کردووە هەتا 900 ملیار دینار 400 ملیار
ملیار دیناری پێویست بووە. یعنی موچان دابش کردو بە داهاتی ناوخۆ پڕیان کردوتەوە. ئێمە لێدوانمان هەیە کە ئەڵێ ئێمە داهاتی ناوخۆمان 320 ملیار دینارە. بەڵام بۆچی ئەم 320 ملیار دینارە ئێستا هیچی دیار نەماوە؟ بەڵام ئەو وتیان غەڵەتمان کردووە، ئەو بەشێکی قەرزە، بەشێکی ڕەسیدە، یعنی نەختینە نییە. کاتێک کە تۆ ڕقەمێک ئەڵێیت کە تۆڵی 320 ملیار دینارە، ئەی بەچی تەکمیلەی موچەت کردووە؟ ئایا قەرزت کرد، قەرزی دەرەکیت کرد؟ تۆ ئەبێ پرسیار ئەوە گریمان ئەمە هەمووی کاش نییە، بە مەقاسەیە، بە چەکە، بە نازانم چییە، بە سەنەدات، هەرچەنێ مەوەزان سەنەداتمانێ لە هەرێمی کوردستانە. گریمان ئەم قسەیە ڕاستە. ئەی کە بەتا ئەی بەچی تەکمیلە کراوە؟ ئەیوە نییە؟ ئەی بەچی ئەم موچەیە تەکمیلە کراوە؟ من قەناعەتم بەوە هەیە ئەو 320 ملیار دینارە کە باس کراوە ئەمە کەمە دیارەکەیە، زۆرە نادیارەکە نازانین چەندێکە لە ڕاستیە. یعنی لە ئێستاشدا یعنی ئەو مەبلەغە پارەی کە حکومەتی ناوەندی داوای ئەکات و خستێت و ئەستۆی حکومەتی ناوەندی بڕێکی زۆر کەمە. بەڵام ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئێمە بینین کەناڵی تەلەڤیزۆنی زیاکەن، مناڵەکانیان شاهانە ئەژین، یعنی هەرێکیان ئەبینن خاوەنی ملیارەها دۆلار و بزنسیوان، یعنی ئەقڵ تەسەووری ناکە یاتوو هەرە چیتە ئەو دام و دەستگانەی هی کەرتی تایبەتی خۆیانە، یعنی باشترین سیستەم هەمویان هەیە. ئەمە بەچی ئەکردرێت؟ ئەمە پارەی ئەو میلەتەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە پارەی ئەو میلەتەیە. ئێمە بینین یعنی مەبالغی پاری زۆر گەورە سەرفەکەن، یعنی لە شتی وایە کە پێویست ناکە لەوا سەرفکرێنەوەت ناڕوا، بەگۆری ڕاستە ناڕوا، بەتەنکر ڕاستە. داهاتەکەی لەکوێ گوڵاڵەخان؟ وەڵی قوربان ئەمە ئەبێ لە خۆشیان بپرسیاڵێ نازانین لەکوێ. یعنی چەند کەسێکی کەم لە ناو حکومەتی هەرێمە من تەسەورەکەم یعنی زیاتر ئەوە بۆ ئەشخاص بێ، بۆ حکومەت نەبێ. بەڵام دیسانەوە ئەمە لە غیابی ڕقابەیەکی بەهێز، لە غیابی داواکە، یعنی بڵێن سستی داواکاری گشتیۆمان. من قەناعەتم نییە پەرلەمان بتوانێت یعنی ئەو گۆڕانکاری ئەم خولەی شەشەمیش ناتوانێت؟ قەناعەتم نییە، چونکە ئێمە لە خولی پێشووە من چەندین هاوڕێم لەوێ بوو، چەندین جار باسی ئەوم کردووە کاکە گیان ئێوە وەرن پرسیار بکەن حکومەتی هەرێمی کوردستان ناڵێ ئێمە 27 ملیار دۆلار قەرزارین. خۆی قەرز سێ ڕوکنی هەیە، لایەنی قەرزدەر، لایەنی قەرزکەر و فائیدەکەی بڕی فائیدەکەی چەنە و مودەکەی چەنە وایەن لا. من چەندین پەرلەمانتاری هاوڕێم هەبوو تومە کاکە خۆزانم بە قسەتان ناکەن، وەرە بیکەن بە قەزیە بڵێن کاکە ئەوە لایەنی قەرز و وەرگرەکەمان دیارە وەنیە کە حکومەتی هەرێمە پێمان بڵێن لایەنی قەرزدەر کێیە؟ خۆ حکومەتی هەرێمی کوردستان دەوڵەت نییە وەکو عێراق. ئێستا عێراق فلسێ قەرزکە ئەڵێ لە فڵانە وڵاتم قەرز کردووە، قەرزی داهاتی ناوخۆکە هی سندوقی غێخانە نشینی کردووە ئەڵێ لە داهاتی ناوخۆ کردومە، لە عەفو لە بانکە ناوخۆیەکان کردومە. بەڵام حکومەتی هەرێمەوەرە پێمان بڵێ لەکوێ کردوتە، مودەکەی چەنە؟ ئێتۆ قەرز کە تەراکمە یعنی ساڵی بەسەراتیە پەڕێ فائیدەکە بێ بە فائیدەی متەراکمە، ساڵ بە ساڵ بڕی فائیدەکە زیاکە. یعنی بەڵام هاتن بۆ نمونە وەڵا ئەم بەروارمان کرد بە ڕێکەوت و مەنۆڵمان کرد بە سەرقاپ و یعنی هاتن لە شتیوە. یعنی ئەوە تۆ منە بۆ شتێکە کاوابێت تۆ وەک شارزایەکی ئابووری گومانە دێ حکومەت و پارێ کە ئێڵێوەنە قەرزار و قەرزار بێ؟ نەک گومانم، هەر بەڕاستی نازانم قوربان. یعنی هەر تەنها ئەوە دیارە کاڵێ ئەمە قەرزی موچەخۆرانە، ئەگەر قەرزی موچەخۆرانە و بە فعلی خستوتە ئەستۆی خۆی کوا حساب بانکەکەم ئێوە نییە؟ ئەویش دیار نییە. ینی کاوابێ ئێستا ئەو 761 ملیارەی هاتووە حکومەت هەرێم زۆر بە ئاسانی ئەتوانێت ینی دابەشێکە هاوڵاتەکانی خۆی سزانەیە نە لە خەتای بەخایە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانێت دابەشیکات، یعنی ئەی داهاتی ناوخۆ، یعنی ئەم هەموو پارەی باج و ڕوسومات حکومەتی عێراق چەندێکیان یاوە. ئێمە هەر لە زاری پەرلەمانتارەکەی جەنابتانەوە کە لە بەغدادا ئەڵێ لە مانگی شەشەوە حکومەتی من لەم ستۆدیۆی جەنابتانە بینیمە کە قسەی کردووە کە ئەڵێ لە مانگی شەشەوە داهاتنی نێرداوە. هەواڵێک بڵاو بۆ گویا حکومەتی هەرێم بە تەمای مانگی 7 بات بە حکومەتی عێراق. ئەزانی چی کاتێکە کاکدانا کاتێک کە شتێک پرسەکە پرسی قوتی خەڵکە حەقنی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندە سستی تیا بکات. ئێستا پارێک لە بەغدادەوە هاتووە، خەڵک لە کێوە موچەی وەرنەگرتووە، یعنی معقولەتی تیانە حکومەتی هەرێم بە پێی مەزاج بڵێ وەریەگرم وەری ناگرم. یعنی هەتاوکو کە ئەم خەمساردەیە حکومەتی هەرێم ئەوانەی کە دەسەڵاتدارن، یعنی با بە ڕوون و ڕاشتای بڵێن خەتای خەڵک و موچەخۆرشیتیان نیە. خەڵکی و موچەخۆرشی کاکدانایان
دێکی بکە ئێمە هەرچی خۆپشاندانێک کردمان من خۆمێکێک بووم لەوانی کە ڕێخەری مەدەنی خۆپشاندان چی بکەین دەیڵە چی بکەین ئێمە گرفتەکەمان ئەم گرفتی دوو ئیدارەیە لە ڕاستیان ئێمە هەر شتێ بکەین ئەم سنوورەتی ئاچێت تاوانانەت ئەوە تا هەرچی حیزبە حیزبی تازای دروستەکرێ هەر لەم سنوورات دروستەکرێ وایەنا کەواتە تۆ وردە ئەگەر زۆر بە چاوێکی بەرپرسیارانەوە سەیرکەی خەریکە ئەم سنوورە بە تەواوەتی وەرانە بێت لە ڕاستیان خۆپشاندان و مانگرتنانی کە لێرەش کراوە سوودی هەبوو بۆ هەولێر و دۆکیش بەڵام زەرمەندیش بووین یعنی بۆ نمونە یعنی چەند بۆ نمونە ئەگەر تۆ مزاهرەیە بکەی لەسەر جادە ئەمە ڕێگە لە خەڵکە گریوایانە ڕێگە لە کەسابەتی مامۆستا سێرکە تەنها مامۆستا ئەتوانێت ئەو کاریگەریە بەهێزەی هەبێت چونکە بۆ نمونە بەڕێوەبەراتی کارەبا ئەی شارەوانی عەرزی جەنابەت بکەم فەرمانبەرێک ئێستا من و تۆ فەرمانبەر بین لە شوێنەکە من ئەتوانم ئیشی تۆ بکەم تۆ ئەتوانی ئیشی کەسێکی تر بکەیت تێگی لێم چونکە ئیشەکانمان بەڵام مامۆستا ناتوانێت کەسێک ناتوانێت دەرسی کەسێکی تر بڵێتەوە لەبەرەوە هەر ئەوە شەوای کردووە کە بایکۆتی مامۆستایان هەمیشە بەڵێ کاریگەری خۆی هەیە باش سەرژمێریە کرا لە هەرێمی کوردستان و عێراق بەپێی ئەو سەرژمێریە ئەوترێت هەرێمی کوردستان ژماری دانیشتوانەکەی بەڕێژە بەراورد بە عێراق لە ١٤ ئێمە بودجەیەکی 3 ساڵیمان پەسەند کردووە لە پەرلەمانی عێراق بەڵام ساڵانە قابلی ئەوەیە یاعادەتی بکرێتەوە هەموار بکرێت پێچێ بۆ ئەم ساڵ بۆ 2025 ئەو ڕێژەی 12.67 بۆ کوردانرا بوو بگۆڕێ بەم لە سایە 14 ئەکرێت قوربان من لە ڕاستیدا ئێمە ئەبێ بزانین ئایا ئەو لە 17 نەبووە بە لە 12.67 ئێمەکە خۆتە زانیەک ئێمە یەکەم جار لە 17 بوجەمان بوو هات دوایی کە ئێمە بیستمان بینیمان کە لە ناو بودجە بە 12.67 خەمڵێنرا بۆچی چونکە ئەمە بودجەی سیادی و حاکیمە و ئەمانەی لێجیا کرایەوە ئەگەر ئێمە ئەم لە 14 بێت و سیادە و حاکمی لێ ببڕن بە تەسەوری من کەمە بێتەوە زیاد ناکات بەڵام ئەگەر بێت و لە 14 بەبێ بڕینی بودجەی سیادی و حاکیمە و ئەم نەفەقاتانی سیادی و حاکیمە ئەمانە بێت یعنی ئەوەی لێ ببڕن کەمەکە ئەگەر ئەوە نەبێت و هەر بە مەقتوعی لە 14مان بۆ دانێ زیادەکە بەڵام لەبەر ئەوەی ئێمە بودجەکەمان ئێمە هی 3 ساڵ بوو کە ئەمە شتێکی نامۆ بوو بە عێراق چونکە عادەتەن بودجە ساڵێکە بەڵێ سەنەی مالی بوو 1 ساڵە لە ڕاستیە بەڵام ئەوە بوو پار و هەندێک گۆڕانی کاریان تیا کرد و هیوادارین ئەگەر بێت و ئێمە ئەو نەفەقاتی سیادی و حاکمی لەسەر نەبێت لە 14 بەرز بێتەوە بۆ لە 14 هیوادارم پەرلەمانتارەکانمان ئێتر ئەو کاتە ئەو مەسئولەتی کە پیان دراوە لۆ کاتە دەرەکەوی کە زیادی بین سەر ئینفاقی فعلی گوڵاڵەخان لە دوای بڕیارەکەی دادگا ئیتر ئەوە شتێک نەمایە بە ناوی ئینفاقی فعلی چونکە ئێستا تەیب سامی ئەڵێ حکوومەتی هەرێم پارەی نەماوە لای ئێمە ینی ڕای کێشاوەتەوە بۆ ئەوی بۆ موچەدانراوە هەر بەڕاست ئەمە قسەیەکی قانونی حکوومەتی عێراقیکایە نابێ ئیلاقی ینی ئەوەی هەبێ ئێمە چەندمان بۆ موچە بۆ دانراوە بڵێ تەواو بووە خۆی بەڕاستی نیفاقی فعلی لا برا ینی لە هێنا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بیرمان نەچێت لە بەیەکی لە مانگی 2024 کۆی موچان 913 میلیارد دینار بوو 996 میلیارد یعنی 4 میلیاری کەمە بۆ تریلیۆنێک یعنی ئەوان ئەهاتوون 12 مانگەکەیان کە داناوە بۆ ئەمە و زائیدەن ئەو پارەی بۆ پارەیەوە کە حسابیان کردووە کە موچەی پێتەکمیلە بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندەدارایەکانی هەبێ بەرامبەر بە حکوومەتی ناوەند ئێمە بینیمان قەبارەی موچەخۆران زیادی کرد لە 913 میلیارد تقریبا 83 میلیارێکی زیاتی بەڵێ زیادی کردووە و زائیدەن ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی دارایی نەبووە ئەمە وای کردووە کە بڕەپارەکەی کە دانراوە و تەخسیس کراوە بۆ موچە لەلایەن حکوومەتی ناوەند کەم بێتەوە بەڵام ئێستا بۆ نمونە گەر موچەخۆرە لە بەسڕە ئەو تەخسیسی بۆی دانراوە کەمکە خۆ حکومە ناڵێ نادەمی حکوومەتی عێراق هەر ببیدات ینی موچە قابلی ئەوە نیە نەدرێوە نیە قوربان سێرکە ئێستا تۆ ئێمە لە پرۆژەیە بودجەیە لە بودجەی ساڵی 2024 هیچ دامەزراندنێک نییە تۆ خۆتە زانی ئەگەر دامەزراندن هەبێ ئەبێ موچەی بۆ تەخسیسکەی وایەنە ئەمە بە مەقتوعی کەوتراوە ئەمە داتای موچەخۆران بۆ نمونە تۆ ئێستا ییت جەدوای اقتصادی ئەم کەناڵە بەسەر و خۆت بە بەرپرسی حیزبەکەت بۆ نمونە ئەڵێ من 20 مۆزەفەمەیەکی ملیۆنێکیان ئێمە 20 میلیۆنەکە وەنیە بۆ ساڵەکە چەندێکە کات وەنیە ئەوە نە ملیۆنە کات
ئەو ئەوەنە میلیۆنە بۆ نمونە 240 میلیۆنت بۆ داانێ بۆ ساڵەکە 20 میلیۆنەکان وەنیە بەڵام توی بیستەکە لە پڕ بۆ بە 25 بۆ بەسی یەکی میلیۆنێکی شانەیە تێوە نیە هەر میلیۆنەکەت کەم نەکردێتەوە ئەوان ئەو 240 میلیۆنە بۆ تویان داناوە تۆ سیرەکەی هێشتا سێ مانگی موچەتماشەکە ئەو 83 میلیاریە کە ماگەنە زیادی بەڵێ ئەو 83 میلیارە زائیدەن پابەند نەبوونی ئەو داهاتە ناوخۆی کە حکومەتی ناوەندی حکومەتی هەرێمی پابەند کردووە باش ئێستا حکومەت هێرم بۆ مانگی شەشیەوە بە عراقی داهاتی ناوخۆ کە لە مانگی دوانزەین بۆچی ئەم 5 مانگی وڵای قوربان ئەوە پێویستە پرسیار لە خۆیان بکەیت یعنی پرسیار لە کەسێ بکەیت کە یعنی پەیوەندی ڕاستەوخۆی بە ناردنی ئەوە هەبێت ئێمە بینیمان لە چەند مانگی ڕابردووشە کەم بە ناردیان ڕقەمەکەشیان بەغەڵت ناردەبوو بۆ بەغداد بڕێکی زۆریان نووسی بوو دوایی حکومەتی عراقی داوای لێکردن وتیان وەڵا وەزان 600 و شتێک ملیاریان نووسی بوو شتێکی وایان نووسی بوو بیرم نەماوە بە تەواوەتی یعنی دووبارە لەوە شاهڵەیان کردوێتەوە یعنی وای لێ هاتووە پرسی موشە بە تەواوەتی چارەسەر ناکری ئەمە وای کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان مانگانە هەموو مانگێک وەف دەنێرن بۆ بەغداوە ئەبێ بشپرسین ئیفادی ئەم وەفدانە چەندە ئەترسم لە وەڵامەکەی تووشی سزایەکی تر ویچکەوە زان وەزارەتی دارایی سزای زەنابتیاوە ئەو بەڕاست وەزارەتی دارایی نەشارەزان یا خەڵکی نەشارەزایتیا یا بە ئەنقەست ماگانە ئەم کێشانە دروستەکەن و ئەم لیستانە ئاوا ئەنێرن بۆی گرفتی بۆ دروست یا نەخێر بەڕاستی هەرەوەنی لێزانم وەڵای قوربان جوابی ئەو پرسیارت نایەمەوە لەبەرەوەی سزای کە نەدرێ چکوازم سزا درایە باشە باش ئەوترێت نەوتی هەرێم کە 6 دلاری بۆ دانرا بۆ هەر بەرمیلێک کرێ بە 16 کرێ بە 16 دلار ئەمە گەر ڕێکەوتی تەواتی لەسەر بکراین لە پەرلەمان دەرچێن لە تاو بێ لە سەرەتای ساڵی ئایندەوە نەوتی هەرێم بڕوە بۆ بەندەری جیهان دەڕی سۆمەوە یان لە ناوخۆ گرنگوێتە عراق سەرپەرشتەکە تەسەوڕەکەی بۆ ساڵی داهات و کێشەی موچەمان هەر هەبێت سیرکە قوربان ئێمە لە دوای ئەوە پێش ئەوەی کە ئەو نەوتە بفرۆشین من حەزەکەم لێرەش باسی شتێ بکەم سەرەتای ئەوە بووکە باسی ئابووری سربەخۆ و نەوتی سربەخۆکرا لە ژووری کەسێک دانیشتین لەسەر بەرپرسێکی باڵایە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانتارەکانی کوردستانی دوای بڵێن خولی 2013 یعنی خولی پێشووتر چوارەم هات باسی کرد ئەو بەرپرسە لێ پرسی هاچیتان کرد دەنگتاندا بۆ ئابووری سربەخۆتی بەڵێ وشاوە سیرێکم کورتی هاچیە قسە بکەوتم وڵی من یەک شتم هەیە نەک نەوتی هەرێمی کوردستان نەوتی کەرکووک نەوتی ئێران نەوتی بەسرە ئاوە بە تەسەسول ڕۆشتم نەوتی کۆیت و ئەو ئیمارات و قەتەر و سعودیە گەشتی سعودیە بڵێ وتم هەموو نەوتی ئەمانە بێ بەدەست حکومەتی هەرێمی کوردستانەوە خۆمان لە بدەرەوە بەرمیلە نەت ئەو کاتە بە 120,000 بووم وتم بە 120,000 دیناری کڕین ئێستا من قەناعەتی کولیم بەوە هەیە لە دوای ساڵی 2014ەوە ئەمە مازانین لە دوای کە نەوتمان فرۆش مالکی هەر بە تەنزەوە پێی وتن ئەم نەوتە دانن بۆ نەوەکانی داهاتوتان بۆ دوای سربەخۆیی بدات باز داوای 150,000 بەرمیل نەوت کرا دوای کرا بە 200 دوای کرا بە 250,000 بەرمیل نەوت ئێستا کراوە بەمام من قەناعەتم هەموو جارێکیش کە پرۆژە یاسای بودجە دەرچوو ئێمە موژدەمان پێدراوە لەلایەن هاوڕێکانمانەوە لە بەغدادەوە توانم بودجێ ئەم جارە تەواو بەڵێ دوای ژوا دەرنەچووە بۆچی چونکە نێتێکەیە لە ناو حکومەتی با هەر بە ڕوون و ڕاشکاوی پارتی حکومەتی هەرێمی کوردستان یعنی پارتی دیموکراتی کوردستان یعنی حیزبەکانی تر بەشداریەکی شەرمنانەیان پێکرێت لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بەپەڕێنیەکی قوبات تاڵەبانی لێدوانی ئاگاداری ئەلف تایە ئینەوتم قوربان بە ناوی ئەشخاص نەبن ئێمە بەس موکویەتی ئەڵم یعنی ئەو جێبی سەرۆکی حکومەتە قوربان ئێمە ئەزانین یعنی بە تایبەتی ئەم کابینەیە بەڕاستی زۆر یعنی ئەو بڕیارانەی کە دەری کردووە ئەم کابینەیە یەکەم شخصی بووە دووەم یعنی عینادیانە بوو یعنی عینادی هەمیشە عینادیە کە ڕقێکی شخصی لە پشتی هینەکانی هەوە بۆ کەسێکی چونکە کەسێکی ئەمنیە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئێمە ئەمنیەتە نابینی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان من قەناعەتم بەوە هەیە ئەگەر حکومەتی عێراقی بشیکا بە 16 دلار یعنی ئەو کاتە حکومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەنەوتە ڕۆژانە نابێ ئەوەنە بەرمیل ئیشتراکە قەناعەتم بەوە هەیە کێشە دروستەکان کابێ ئاشتی هەورامی با بڵین لە دوای مردن ڕەحمەت باشە مەرحوم ئاشتی هەورامی ئەگەر هیچ شتێکی ڕاز نەبوو بێ وتی ئەگەر ڕۆژی وەزەمتی 100,000 بەرمیل جوان قسەکەیم بیرە
وتی ئەگەر بەرمیلە نەوت نەک $100 ببێتە ملیۆنێک تاڵەما دەستی ڕاکێشا بۆ ئەو شاشەکەی دواوەی تی تاڵەما لەسەر ئەم مەسارە بێ پرسی موچە چارەسەر نابێت. ئەزانی بۆچی؟ چونکە خۆی ئەیزانی چ کارەساتێکی بەسەر پرسی نەوتا هێناوە ئەو عەقدانە چەندێک کارەساتە بوون بەسەر هەرێمی کوردستانەوە خۆی ئەوەی ئەزانی بۆیە ئەو قسەی کرد. گوڵاڵە خان ئەمە مژدەی ناخۆش نییە یا خەوبینی؟ من متفائل نیم قوربان. ئەوە ناڵم با پرسیارەکە بکەم. تەسەوڕەکەی هیچ موچەیەکەم ساڵ فەوتێ یان کۆتایی هاتۆ فەوتاوە؟ وڵی ئەگەر سیرکە قوربان ئەمڕۆ 3 مانگە هەتاکە سە حکوومەتی هەرێمی کوردستان نازەکە بەسەر حکوومەتی عێراقاڵی 761 ملیارەکە وەڵای تر نازی بەسەراکات هەڵبەتە نازیشی هەڵگیراوە تاوکەستانی ئەگەر بینسافەوە قسەکەین یعنی ئەمە دیفاعنیە لە حکوومەتی عێراقی ئێمە ئەزانین کە ئەوان تەنها جیاوازێکیانەوە دەستیانە بردە بۆ قوتی خەڵک یعنی قوتی خەڵک خەتەرە یعنی ئەمە حەدیثی لەسەرە کاڵێ ملی خەڵک ببڕە بەڵام قوتی خەڵک مەبڕە لە ڕاستیە یعنی من قەناعەتم بەوە هەیە ئەمە بانی 4 مانگە هەتاکو ئێستا لیستی موچە دەرنەچووە یعنی تۆ هەتاوەکو 20 مانگ عێراق حسابی ئەم ساڵی داخات یعنی چی؟ یعنی ئەگەر ئێمە بگەیشتە 20 مانگ موچە 11 نەر ناینێرێ؟ ئەگەر سیرکە ئەگەر جیا بکرێتەوە لە مناقەلەکە جیا بکرێتەوە بیشینێرێت ئێمە هەر بەم 20 ڕۆژە تۆ بە 50-60 ڕۆژ موچەیەکە وەرنەگرتە بێ ئایا لە ماوەی ئەم 20 ڕۆژە تۆ 3 موچە وەرەگریت؟ ئایا هەڵی واکات؟ شتێکم بیستیان عێراق ئەڵێ تا مانگی دابش نەکەن 11 نانێرم ڕاستە؟ بڵێ ئەو قسەیە بڵێ سامی وتبی حکوومەتی هەرێمی کوردستان وتبی تۆ 761 ملیارەکەم بۆ بنێرە من 2 موچەی پێدابەشەکەم تقریبا 280 ملیارێکیشی ئەمایە لەوکاتەیە بەڵام ئەوە توێتی هەر 761 ملیارێک گەسیرکە یعنی ئەوان باوەڕکە ئەوان یعنی بەرپرسانەتر مامەڵە ئەکەن یا بیرەکەنەوە یعنی گربینەردای تەیب سامی ئەمە 2 موچیان بڵێ یعنی ئێستا ئەبێ ئێمە شکر بین بەوەی 2 موچەمان بنێ لە مدەی ئەم 20 ڕۆژەی کە ماوە هیچ مانگی 12 کۆتایی ئەڵێم ئەبێ شکر بین کە 2 موچەمان بنێ پیاوەتیمانە گەڵاکەن. تەسەوڕەکەی دوانبیانیەکە بێ هەر وەڵڵی نازانم یعنی من هەتاکو ئێستا یعنی بەستەنها ئەمەلم بە یەکدانە هەیە بماندنێ ئەو تەڵتینەی حکوومەتی عێراق و دادگای فیدراڵی بڕیاری داوە ئەگەر بکرێ کێشەی موچە حەلە بێ؟ قەناعەتی کولیم بەوە هەیە کێشەی موچە چارەسەرەکات چونکە ئەمە ڕاستەوخۆ ئەم فەرمانگەیە کە لە موچەکەی تەڵتینەکە لەو بانکەوە ڕاستەوخۆت موچەکەی دابەزێتە سەر ڕقم حسابەکەی ئەمە پەیوەندی بەوە نیە لیست یعنی بۆ نمونە بە گوژمە چونکە ئێستا ئەمە گرفتەکەوەیە بە گوژمە ئەینێرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بە گوژمێکی گەورە بەڵام ئەو کاتە هەر هاوڵاتیەک چونکە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی و پێی تەوزیحەکەش یەکەمەڵێ ئەبێ هاوڵاتیان و پێی مادەی 15 دەستوریش هەموو هاوڵاتیەک مافی بڵێن ئازادی هەیە کەس ناتوانێت لێ زەوت کات مافی هەڵبژاردننی هەیە کەس ناتوانێت لێ زەوت کات بەپێی ئەو 2 بڕیاری دادگای فیدراڵی لەگەڵ تەوزیحەکە ئەڵێ هاوڵاتیان ئەم موچەکانیان بۆ تەوتین بکرێ وەکو هاوپیشەکانیان لە خوار و ناوەڕاستی عێراقا و ئەبێ خۆشیان ئازاد بن چ بانکێک هەڵەبژێرن کاتێک کە ئەم خاڵە ئاڵێکە بپێوەکو بڵێن هاوپیشەکانیان لەگەڵ خوار و ناوەڕاستی عێراقا ئەمە وەکو وایە کە لەو ڕۆژێکە پارەکە دابەزێتە سەر ڕقم حسابی ئەوان دابەزێتە سەر ڕقم حسابی پێشکەشکار ناخۆشترین کاتەوە دەرهێنەر پێ بڵێ کاتاوە میتون کاتاوە بزێک پرسیارماوە زۆر بەگرنگزان تۆ ژاوکارم بە وەکو ئۆکانیتر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم سوودانی داوای لە ئەمریکا کردووە 7.5 ملیار دلار بڵین کاشی دلاری باتێ تا سازام 1.5 گەیشتووە برارە تا کۆتایی ساڵ 1.3 ملیارێک بگات ئەمە بۆچی داواکراوە گرنگی چیە بێتە عێراق و نرخی دۆلار بە بڕوای جەنابەت یەتە خوارەوە بۆ خانەی 47 و 46 ئەوانە یان زیاتر بەرزەبێتەوە ئەگەر بێت تەبان ئەو پارە بۆ کاشە تا ئێمە تاوکە ئێستا ئەو پارەی کە مامەڵی پێوە کراوە لە مەنەسەی ئەلکترۆنی بۆ مامەڵەکانمان بڵێن بارخام بۆ بەڵام بۆ ناوخۆی چونکە عێراق ئێستا هەندێک پرۆژەی زۆر یعنی خوار و ناوەڕاست یعنی خەریکی بڵێن بنیادنانەوەی بنیەی تەحتین لەوێ
قەنەعەتی کولین بەوە هەیە نە قەنەعەت ئەمە یعنی بەڵگەنەویستە کاتێک ئەو دۆلارە کاشە هاتەنەوە عێراقەوە ئەشی نێرێت یعنی ئێستا حکوومەتی سۆدانی هاوکارە یعنی ئەرچی سوودانی بۆ ئەمریکا چێ بەڵێ ئەشێت ئەمە شتێکی بەڵگەنەویستە کە نرخی دۆلار دابەزێنێ بڵێ چونکە ئەم دۆلارەوە شتێکی تریشەیە بازرگانەکان ئەتوانن لە ڕێگەی بانکەکانەوە بۆ دۆلاریان دەست بکەوێت مرجی هەیە کە نابێت چکە ڕقمی بێ لە ناوخوا ئەبێ لە ناوخوا بڵێن تەداولی پێ بکرێت ئەبێ لە بانقات زۆر بەڕێز گوڵاڵە سدیق شارەزای دارایی و بانک سواز بۆی کە لەم ئەڵقەی ئەمڕۆ لەگەڵمان بوویت بینەرانی عەزیز و خۆشەویست ئێوەش بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ